مامۆستا پیرەمێرد شاعری گەورەی کورد ئەگەڕێنێتەوە بۆمان ئەفەرمێ من خۆم بینیم بە چاوی خۆم کێژێتی گەورەترین دانشمەند و فیلسوف و متەکەلیم و شاعری گەورەی کورد مامۆستا پیرەمەرد دەگەڕێنێتەوە بۆمان لە کتێبی خاتراتی خۆیان فەرمێ من لە سولەیمانیە بووم بارانێکی زۆر باری لافاوێک هادای لە شاری سولەیمانی و مەرخەوی کاک ئەحمەدی سولەیمانی بوو بە ژێری ئاوۆ فەرمێ تەواوی مەرخەوەکە حتا سەقفەکەی پڕ بوو لە قوڕاو فەرمێ کوڕەزاکانی پەهاتن و دوایەوە لافاوەکە ڕۆیشت تیان وڵای مەرخەوەکە پڕ بووە وەشێ ئەم مەرخەوە خاڵی بکەین وتیان قەوری کاک ئەحمەدی سولەیمانی 50 ساڵیش بووە لە دنیا دەرچووە 1208 قەمەری لە دنیا دەرچووە کاک ئەحمەدی سولەیمانی 50 ساڵ لە دوایەوە وتی وەختارێک قەبرەکەی عولەمای سولەیمانی هەمووی مامۆستا گەورەکان جەمولوتیان قەبرەکەی چونکی ئاوی تێ ڕۆیشتووە شە قەبرەکەی هەڵکەنن و جەنازەکەی دەربێر نەگەر هەرچی مابوو لە جەنازەکەی و قەبرەکەی تەمیزکەن و دایپۆشن ئەگەڕێنێتەوە بۆمان مامۆستا پیرەمەردە فەرمێ وەڵڵاهی خۆم بەم دوو چاوی خۆمەدیم 50 ساڵ و حەزرەتی کاک ئەحمەدی سولەیمانی کە خادمی شەریعەتی پێغەمبەر بووە کە کەسێک بووە 8 ساڵ لە مەدینەی پێغەمبەرە ماسۆ لە خزمەتی پێغەمبەرە و میهمانسەرای بۆ حاجیە کوردەکان دروست کردووە بۆەوە حاجیەکان نەکەونە نای عەزیەت و ناڕەحەتی ئەفەرمێ قەسەم بەخوا کە سەنگی بانی ئەڵحەقەکەیان لاورد وەڵڵاهی بۆنێکی خۆش لە قەبری کاک ئەحمەدی سولەیمانی هاتە دەر وەڵڵاهی تەوایە و مەنتەقەیە داگیر کرد فەرمێ قەسەم بەخوا کفنەکەی وەو ڕۆژە سەر کردە سەبەری هەزاران ساڵ لە دیاری پێغەمبەر بی فەرمێ جەنازەکەی سالمی سالم دوای 50 ئەولیای ئومەتی پێغەمبەرە